سڵاو و ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عزیز داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان. ڕاگەیاندنی بنەماڵەی دادخوازانی کوردستان سەبارەت بە مەرگی ئیبراهیم ڕەئیسی. راپۆرتێک لەسەر دۆخی بەندکراوان لە زیندانی ورمێ. کوژران و برینداربوونی 6 هاوڵاتی بەهۆی تۆپبارانی منبەج لەلایەن تورکیا. دەست بەسەرکردنی 3 شارۆمەند بە بۆنەی مەرگی ئیبراهیم ڕەئیسی و دژایەتی لەگەڵ حیجاب. دەستنیشانکردنی 16,000 منداڵی دوورکەوتوو لە خوێندن لە لۆڕستان. پێدانی خەڵاتی هاوڵ بە تومات ساڵحی لە نۆروێژ و خۆپێشاندانی خەڵکی ئارژانتین دژ بە سیاسەتەکانی دەوڵەت. درێژەی هەواڵەکان. ڕاگەیاندنی بنەماڵەی دادخوازانی کوردستان سەبارەت بە مەرگی ئیبراهیم ڕەئیسی. ڕۆژی پێنجشەممە 3 جوەزەردان بنەماڵەی دادخوازانی کوردستان لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە خوازیاری یەکگرتووی دادخوازانی ئێران بۆ محاکمەی بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامین. بنەماڵەی دادخوازانی کوردستان لە بەیاننامەیەکدا ئاماژەیان بەوە کردووە کە مەرگی ئیبراهیم ڕەئیسی نابێتە هۆیەوەی دەنگی دادخوازی بنەماڵەکان بکوژێتەوە، بەڵکو بنەماڵەی دادخوازانی دەیەی 60 و بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا ئەبێ یەکگرتووانە خوازیاری محاکمەی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بن و پێکەوە هەوڵی بۆ بدەن. راپۆرتێک لەسەر دۆخی بەندکراوان لە زیندانی ورمێ. بەندکراوانی بەندەکانی ئەمنیەتی و تایبەتی زیندانی ورمێ ڕۆژی پێنجشەممە 3 جوەزەردان لە نامەیەکدا کە بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نردویانە خوازیاری سەردانکردنی ئەو زیندانە و بینینی دۆخی نالەباری بەندکراوان بوون. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ، بارودۆخی بەندکراوان لە بەندەکانی ئەمنیەتی و تایبەتی زیندانی ناوەندی ورمێ زۆر خراپە و بەرپرسانی زیندان دوو هێندەی زەرفەتی 2 ژووری 30 مەتری زیندانیان تێدا ڕاگرتووە و بە ئاشکرا بەندکراوان ئەشکەنجەی جەستەی و دەرونی دەدەن. بەندکراوانی ڕاگیرا و لەو دوو بەندە ئیمکانی چاوپێکەوتن لەگەڵ کەس و کاریان نییە و مەئمورانی سەرکوتگەری ڕژیم ئەشکەنجە و ئازاریان دەدەن. هەر بۆ بوونەوە ژمارێک لە بەندکراوانی ئەو دوو بەندە ناچار بە خۆکوژی بوون و تا بە ئەمڕۆ چەند کەس گیانیان لەدەستاوە. دەست بەسەرکردنی شارۆمەندێکی دیکە لە شاری پیرانشار. ڕۆژی چوارشەممە 2 جوەزەردان شارۆمەندێکی دیکەی خەڵکی پیرانشار بە ناوی تاهر زیوە لەلایەن هێزانیەکانی ڕژیمەوە دەست بەسەرکرا. لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارۆمەندی دیکە بە ناوەکانی ئەمیر فەقێ تەمەن 40 ساڵ و خەڵکی گوندی خورنج و سەلاح سوڵتانی خەڵکی گوندی سەرۆکانی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر مێهدی مەجیدی لە بۆکان. مێهدی مەجیدی شارۆمەندی خەڵکی بۆکان بە بیانۆی پشتیوانیکردن لە ئیسرائیل و بێڕێزی بەڕێبەری لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 5 ساڵ زیندان مەحکوم کراوە. بە پێی یاسای کۆکردنەوەی سزاکان حکمی 3 ساڵ زیندانی تەعزیری بە تۆمەتی پشتیوانیکردن لە ئیسرائیل بۆ مێهدی مەجیدی جێبەجێ دەکرێت. ناوبراو لە ڕێکەوتی 15 خەزاڵوەری ساڵی 1402 هەتاویەوە لە ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی لەلایەن ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی و ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێ ڕاگوێزرا بوو. ناڕۆنی چارەنووسی یوسف حاجی خۆش لە گرتوخانەی شنۆ. چارەنووسی یوسف حاجی خۆش شارۆمەندی خەڵکی شنۆ پاش تێپەڕبوونی 3 هەفتە بەسەر کاتی دەست بەسەرکرانی بە ناڕوونی ماوەتەوە. یوسف حاجی خۆش ئەندامی شۆڕای ناوەندی و دەستەی بەڕێوەبەرایەتی بەرەی یەکگرتووی کورد لە بەرواری 13/1403 لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەرکرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری بێبەش و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. کوژران و برینداربوونی 6 هاوڵاتی بەهۆی تۆپبارانی منبەج لەلایەن تورکیاوە. بەپێی ڕاگەیاندنی شۆڕای سەربازی منبەج لە ڕۆژاوای کوردستان ڕۆژی پێنجشەممە 3 جوەزەردان بەهۆی تۆپبارانی گوندەکانی دەوروبەری ئەو شارە لەلایەن تورکیاوە ژنێک گیانی لەدەستاوە و 5 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی ئەو راپۆرتە ئەرتەشی تورکیا بە هاوکاری گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە کاتژمێر 12 شەو گوندەکانی جات، عەوەنداداد، توخار، کاوێکلی، قەرەتوران
و ئەریمەی بردومان کردووە. لە ئەنجامی ئەو هێرشانەدا ژنەیەک گیانی لە دەستاوە و 5 کەسی دیکەش بریندار بوون. ناڕەزایەتی خەڵکی گوندێکی هەشگرد و دەست بەسەربوونی 5 کشاوەرز. ڕۆژی پێنجشەممە 3 جوەزەردانی 1403 خەڵکی یەکێک لە گوندەکانی دەوروبەری شارستانی هەشگر لە ئەوستانی ئازەربایجانی شەرقی لە شرکەتی ماسەشووی ناڕەزایەتیان دەربڕی، بەڵام 5 کەسیان لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان کەشاوەرزانی دەوروبەری چۆمی قەرانخوچایی لە ئاست تاڵانکردنی لم و زیخی ئەو ڕووخانەیە لەلایەن مافیاکان و تێکدانی ژینگە و سروشتی ناوچەکان ناڕەزایەتیان دەربڕیەوە، بەڵام بەڕێوەبەرانی شرکەت هێزە ئەمنیەکانیان بان کردووە و 5 کەس بە ناوی ڕەحمە سەعیدی، جەعفەر شەریفی، داود شەریفی، هادی شەریفی و عەقیل تالیبی دەست بەسەرکراون. گیان لەدەستان و برینداربوونی 3 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی پێنجشەممە 3 جوەزەردان 3 کرێکار لەوانە منداڵێکی کار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە شارەکانی گەرمسار، خۆڕەماوە و مەشهەد تووشی ڕووداوی کار بوون و بەهۆیەوە کرێکارێک بریندار و 2 کرێکاری دیکەش گیانیان لەدەستدا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 17 ساڵی خەڵکی خۆڕەماوە لە کاتی کارکردن لە بینایەکی نیوەکار بەهۆی بەربوونەوە لە بەرزای گیانی لەدەستداوە. لەلایەکی دیکەوە کرێکارێک لە شاری مەشهەد لە کاتی کارکردن تووشی بەڕگرتووی بۆ گیانی لەدەستداوە. هەروەها لە شاری گەرمسار کرێکارێکی شاغەڵ لە کارخانەی پلاستیک سازی بەهۆی ئاگرکەوتنەوە لەو ناوەندە سەنعەتیە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. دەست بەسەرکردنی 3 شارۆمەند بە بۆنەی مەرگی ئیبراهیم ڕەیسی و دژایەتی لەگەڵ حیجاب. لە ڕۆژانی ڕابردوودا چەند شارۆمەند بە ناوەکانی ئەرسەلان نیک خەڵکی لاهیجان، عەلی ڕایحانی کەجوار خەڵکی تەورس و مەرزیە موئمنی خەڵکی مەشهەد بە بیانووی کاردانەوە بەرامبەر بە مەرگی ئیبراهیم ڕەیسی و دژایەتی لەگەڵ حیجابی ئیجباری دەست بەسەرکراون. بە پێی زانیاریەکان ئەرسەلان نیک و عەلی ڕەیحانی کەجوار بە بیانووی دانانی بابەت لەسەر مەرگی ئیبراهیم ڕەیسی بە تۆمەتی بێڕێزی بە بەرپرسانی کۆماری ئیسلامی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانە گوازراونەتەوە. لەلایەکی دیکەوە هێزەکانی حکوومەت لە شاری مەشهەد چالاکێکی مافی ژنانیان بە ناوی مەرزیە موئمنی بە بیانووی دژایەتیکردن لەگەڵ حیجابی ئیجباری دەست بەسەر کردووە. دەست نیشانکردنی 16,000 منداڵی دوورکەوتوو لە خوێندن لە لۆڕستان. جێگری پەروەردەی سەرەتایی ڕێکخراوی ئامۆزش و پەروەرشی پارێزگای لۆڕستان ڕۆژی پێنجشەممە 3 جوەزەردان ڕایگەیاند کە 16,619 منداڵ و پارێزگایە لە پرۆسەی خوێندن دوورخراونەتەوە. بە وتەی بەرپرسەی ڕژیم تەنیا لە قۆناغی سەرەتایی خوێندندا 2755 منداڵ لە پرۆسەی خوێندن دوورکەوتوونەتەوە. لە قۆناغی کۆتاییدا 13864 منداڵ شناسایی کراون کە بە بۆنەی هەژاری بنەماڵەکانیان وازیان لە خوێندن هێناوە و پەیوەست بە بازاڕی کار بوون. پێدانی خەڵاتی هەوڵ بە تۆمات ساڵحی لە نۆروێژ. ئەکاونتی کاربەری تومات ساڵحی ڕۆژی پێنجشەممە 3 جوەزەردان بابەتێکی بڵاو کردەوە و نووسیکەوە هونەرمەندە براوەی خەڵاتی نێودەوڵەتی هاوڵ لەلایەن ئەنجومەنی ئازادی ئۆسلۆ لە وڵاتی نۆروێژ بووە. لە بەیاننامەیەوە ئەنجومەنە داهاتووە کە تومات ساڵحی هونەرمەندی بواری هیپ ئارتیستی خەڵکی ئێران بە بیانووی لێهاتووی لە بەرزکردنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی چالاکیەکانی لە بواری مافی مرۆڤ و خوێندنی سرودی شۆڕژگێڕانە لە بزوتنەوەی ژیان ئازادی دەست بەسەر ئەشکەنجە و بە ئێدام مەحکوم کراوە. ناوبراو شیاوترین کەس بە وەرگرتنی خەڵاتی هاوڵە و ئەو ئەنجومەنە پشتیوانی لێ دەکات. هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە ئیعدامی 15 کەس لە ئێران. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕۆژی چوارشەممە 2 جوەزەردان لە بەیاننامەیەکدا ئاماژەی بە ئەگەری لە سێدارەدانی 15 بەندکراوی بزوتنەوەی ژیان ئازادی کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکومەکانیان بوو. ئەو ڕێکخراوەیە لە نامەیەکدا ڕوو لە موحسین ئیژەیی سەرۆکی دەستگای قەزای کۆماری ئیسلامی وتویە لەو 15 کەسە 8 کەسیان مەترسی لە سێدارەدانیان لەسەرە. بەرپرسانی کۆماری ئیسلامی ئەو 15 بەندکراوەیان لە مەحاکمەی دادپەروەرانە بێبەش و هەموو مافەکانیان لێ زەوت کردوون. هەروەها لە ماوەی بەندکراندا بە وەحشیانەترین شێوە ئازاری جەستەیی و جنسی دراون و بەشێکیان ناچار بە دانپێدانانی زۆرە ملێ کراون.
ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی ئەو 15 کەسە دەستڕاگەشتنیان بە پارێزەری سەربەخۆ و دادگایکردنی دادپەروەرانەیان بوو. وە دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی خەڵکی ئارژانتین دژ بە سیاسەتەکانی دەوڵەت. ڕۆژی پێنجشەممە سەی جۆزەردان خەڵکی ئارژانتین لە چەند ئەیالەتی ئەو وڵاتە دژ بە کەمی حەقدەست و دۆخی خراپی معیشەتی خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان معلیمان و مامۆستایانی زانکۆ لە ئەیالەتی میسینوس لە باکووری ئارژانتین ڕژاونەتە سەر شەقام و وێڕای دەربڕینی ناڕەزایەتی لە ئازدۆخی خراپی معیشەتی خوازیاری کۆتاییهێنان بە سیاسەتی سەرکوتی دەوڵەتی خاوێرمیلی بوون. 4 مانگ بەسەر دەسەڵاتی دەوڵەتی ڕازگەرای خاوێرمیلی تێپەڕ دەبێت و نرخی تەوەڕوومی وڵاتە گەیشتووەتە 230%. گرانی و هەڵاوسان تەنگی بەچینی کرێکار، معلیمان، خوێندکاران و توێژەکانی دیکەی کۆمەلگا هەڵچنیوە و زۆربەی خەڵکی ئارژانتین دژ بە سیاسەتە نێۆلیبراڵیەکانی دەوڵەت سەر هەڵدانیان کردووە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکان.